سڵاو بەڕێزان، من دکتۆر شاوم لە تاوەری تەندروستی سمارت لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر لەسەر نەخۆشی شەکرە. ئەوەش لەگەڵمان بن. ئەم جارە باس لە بابەتێکی گرنگی نەخۆشی شەکرە دەکەین کە ئەویش دەرهاویشتەی نەخۆشی شەکرەیە لەسەر دڵ. وەک دەزانن شەکرە دەرهاویشتەکانی زۆرە لەسەر جەستە. یەکێک لە دەرهاویشتەکانی بریتیە لە نەخۆشیەکانی دڵ کە بەهۆی شەکرەوە تووشی کەسی توشبوو دەبێت و دەبێتە هۆی ئەوەی کە بەو هۆکارەوە سەردانی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ بکات. لەبەرەوە ئەم جارە بە جیاواز لە جارەکانی تر پێویستمان بە ڕاو بیرروبۆچوونی پسپۆڕی ئەو بوارە هەیە. لەگەڵمان بن دەچینە لای پسپۆڕی وردی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە. جارێکی تر سڵاو و ئێستا بووینەتە میوانی خانەخوێکی ئازیز کە ئەویش کاک دکتۆر دانا حەمەباقیە بەڕێزیان هەڵگری بڕوانامەی دکتۆران لە وڵاتی فەڕەنسیا لە بواری نەخۆشیەکانی دڵ و قەستەرە. کاک دکتۆر سڵاو. سڵاو بەخێر بێن. زۆر سپاس. کاک دکتۆر ئەو نەخۆشیانە چین کە بە هۆی شەکرەوە تووشی دڵ دەبن؟ بەخێر بێن. شەکرا بە شێوەیەکی سەرەکی کاریگەری هەیە لەسەر خوێنبەرەکانی دڵ و کارێکە بۆ تەسکبوونەوەی خوێنبەرەکانی دڵ و کاتێک کیشکە خوێنبەرەکانی دڵ تەسک دەبنەوە کۆمەڵێک هاویشتەی لاوەچیە بێت ئەویش بە شێوەیەکی باش خوێن ناچێت بۆ ماسوولەکانی دڵ و کارێکە بێت بۆ سزبوونی ماسوولەکانی دڵ بەم پێش نەخۆشەکە ئیشوکاری ڕۆژانەی وەکو جاران بۆ ناکرێت و کارێکە بێت بۆ تەنگە نەفەسی لە کاتی شوکاری ڕۆژانە ڕەنگە شەوان لە کاتی خەودا خەبەری بکاتەوە بۆی تەنگە نەفەسیەوە و ئەم جیرانی خوێنبەری دڵەش ڕەنگە هەنگێ جار بە شێوەیەکی کتوپڕ بێت بێتەوەی جەڵتەی دڵ یاخود بە شێوەیەکی تەدریجی ڕوودەدات کە ئەمەش نەخۆشەکە لە کاتی ڕۆشتن و گەڕان و وەرزشکردندا هەستی پێدەکات کە کۆمەڵی نیشانی بۆ دروست دەکات وا لە پزیشکەکە کات گومان لەوە بکات کە ئەم نەخۆشە جیرانی خوێنبەری دڵی هەیە. باسی بەشێک لە نیشانەکانی نەخۆشی دڵت کرد کە بەهۆی شەکرەوە تووشە بن. بە شێوەیەکی گشتی ئایا جیاوازی هەیە لەو نیشانانی کە بەهۆی شەکرەوە تووشی نەخۆشی دڵ ئەبێت کەسەکە لەگەڵ کەسێکی تر کە نەخۆشی دڵی هەیە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی نیشانەکانی تووشبوون بە نەخۆشی دڵ ئازارە ئازارێکە لە بەشی پێشەوەی سنگی بە تایبەت لە کاتی وەرزشکردن و ڕۆشتن و خۆیلاکردن بەڵام لەو نەخۆشانەیە کە شەکریان هەیە بەهۆی ئەوەی کە شەکرەکە کار لە دەمارەکانی شانەکە ڕەنگە هەست بۆ ئازارە نەکەن بۆیە زیاتر بە تەنگە نەفەسی هیلاک بوون لە کاتی ڕۆشتن لە کاتی ئیشوکاری ڕۆژانە هەست بەوەکین کە خوێنبەرەکانی دڵیان تەسک بۆتەوە بەڵام نەخۆشی شەکرەش ڕەنگە وەکو هەر نەخۆشێکی تر بە ئازاری سنگ لە کاتی ڕۆشتن لە کاتی گەڕان دەست پێ بکات یاخود حاڵەتێکی کتوپڕ بێت وەکو جەڵتەی دڵ هەست بە ئازارێک توم بکات لەسەر سنگی یاخود هەنێ جار خوێنبەرەکە تەسک بۆتەوە نەخۆشەکە پێی نەزانیوە بەبێەوەی پێی بزانێت یعنی هاتووە بۆ شتێکی تر هاتووە بۆ نەخۆشەکە هاتووە بۆ نەخۆشخانە نەشتەگەرێکی بۆکرێ نەشتەگەرێکی فتقی بۆکرێ پاشوی کۆمەڵێ پشکنینی بۆکەین پێش نەشتەگەرێکە دەرەکەوێت ئەم نەخۆشە پێشتر تووشی جەڵتەی دڵ بۆ پێی نەزانیوە ینی ڕەنگە هەندێک جار گیرانی خوێنبەرەکانی دڵ لەو نەخۆشانەیە کە شەکریان هەیە پێی نەزانن بە شێوەیەکی ینی بۆ شتێکی تر سەردانی نەخۆشخانەی کردووە ئێمە دەستنیشانی بکەین کە خوێنبەری دڵی تەسک بۆتەوە. کاتە باسی دەستنیشانکردنی نەخۆشیەکانی دڵ کرد لە کەسێکە کە تووشی شەکرە بووە چ پشکنینێک هەیە بکرێت بۆ ئەوی کە بزان ئەو کەسە تووشی نەخۆشیەکانی دڵ بووە یان نە؟ بەڵێ ئەو نەخۆشانەی کە شەکریان هەیە لە زۆربەی وڵاتانی دەرەوە ساڵانە پشکنینیان بۆ کرێت لەلایەن ئەو پزیشکی کەسە پەرشتی نەخۆشی شەکرەکەی کات خۆی ینی سەرەتاییترین پشکنین کە بۆی بکرێت هێڵکارێکی دڵە ساڵانەکە یان 6 مانگ جارێکە سەردانی دکتۆرەکەی خۆیەکە ئەتوانی هێڵکارێکی دڵی بۆ بکات بۆ هێڵکاری دڵە کۆمەڵێک زانیاریمان دەسەکەوێت کە ئەو نەخۆشە تەسبوونێ لە خوێنبەرەکانی دڵی یاخود کێشەیەکی بۆ دروست بووە بە بەراوردکردن بە هێڵکاریە کۆنەکان و بە پێی پێویستیش
پاش هەڵسەنگاندنی لەلایەن پزیشکی پسپۆری شەکرەوە ئەتوانێت کۆمەڵی پشکنینی زیاتری بۆ بکات یاخود ڕێنمایی نەخۆشە بکات سەردانێکی پزیشکێکی دڵ بکات بۆی کە کۆمەڵە پشکنی تری بۆ بکرێ وەکو ئیکۆی دڵ یاخود فحسی وەرزشکردن کە پێنە فحسی ئیجاد یاخود سیتیسکان تەنووری بۆ دیاریکردنی گیران لە خوێنبەرەکانی دڵ بۆ کۆمەڵی فحسی تریش کە بەداخۆ لە کوردستان وجودی نییە. هیچ کاتێک قەستەرە ئەکرێ بۆ ئەم کەسانە ئەو کەسانی کە تووشی کە گومان ئەکرێت تووشی نەخۆشیەکانی دڵ بۆ بن بەهۆی شەکرەوە چ کاتێک قەستەرەیان بۆ دەکرێت؟ بەڵێ بەنسبەت چارەسەری نەخۆشیەکەوە کە ئەوانی کە تووشی گیرانی خوێنبەری دڵەبن بە دووشەوە یاخود حاڵەتەکە کتوپڕە نەخۆشەکە جەڵدە لێ یاوە هاتوتە نەخۆشخانە ئەمە حاڵەتی کتوپڕە و یەکسەر قەستەرە و شەبەکە باڵۆنی بۆ ئەکرێت یاخود نەخۆشەکە بۆ پشکنیانەی کە باسم کرد بەڵکاری دڵ بە ئیکۆ بە سیتیسکان دەرکەوت کە گیرانی لە خوێنبەرەکانی دڵی ئەو کاتە ئێمە قەستەڕی بۆکەین دوای قەستەرەکەش بڕیارین ئایا ئەم نەخۆشە بە چ شێوەیەک چارەسەر بکرێت. کەواتە قەستەرە چارەسەری نەخۆشیەکە نییە یەکەم جار وەکو نەخشەیەک وایە بۆی بزانین کە چ خوێنبەرێک گیراوەیە تەسک بۆتەوە ئەنجا چارەسەری بە شەبەکە و باڵۆنەکرێت. بێگومان قەستەرە بەس پشکنینە سێری خوێنبەرەکانی دڵ دەکەین بزانین چەند خوێنبەر تەسک بۆتەوە وە لە چ شوێنەکە تەسک بۆتەوە بە چه نسبەتێک و بزانین ڕێژەی کلیس لەناو ئەو خوێنبەرانەیە چەنە پاشانەوە بڕیارێن ئایا ئەم نەخۆشە شەبەکە و باڵۆنی بۆکەین یاخود نەشتەرگەری دڵی کراوە و گۆڕینی خوێنبەرەکانی دڵ. کەواتە زانیمان کەسەکە تووشی نەخۆشی دڵ بۆ بەهۆی نەخۆشی شەکرەوە چارەسەر چییە؟ بەڵێ بێگومان چارەسەرەکەی وەکو جەنابتان وەکو پزیشکێکی نەخۆشی شەکرا خۆپارێزی باشترە لێی کە پێشتر نەخۆشەکە تووشی نەخۆشیەکە بێت لە ڕێی کۆنتترۆلکردنی نەخۆشی شەکرە وازێنان لە جگەرە کێشان و کۆنتترۆلکردنی بەرزی پەستانی خوێن و کۆمەڵشتی تر وەرزشکردن ئۆمانە بەڵام کە توش بوو ئەو کاتە ئێمە بە دەرمان پاشان ئەنجامدانی قەستەرێکی وەک پشکنین زانین ڕێژەی گیرانەکان چۆنە چونکە باش ئەنجامدانی قەستەرەکە ئێمە بڕیارین ئەم نەخۆشە بەس بە دەرمان چارەسەری بکەین یاخود شەبەکە و باڵۆنی بۆ ئەنجام دەین یاخود بینەری بەلای پزیشکی نەشتەرگەری دڵ تاوەکو نەشتەرگەری دڵی کراوی بۆ بکرێت و دەمارەکانی بۆ بگۆڕدرێت. زۆر سپاس کاک دکتۆر دانا بۆ ئەو کاتی کە بە ئێمە دبەخشی زۆر سپاس. زۆر سپاس و دەستیەوەش خۆش بێت وەر سەرکەوتن. زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون بمێنن بە خێر و خۆشی و دوور بن لە نەخۆشیەکانی دڵ.